دیمەنی دابەزینی بەرچاوی ئاوی سەرچاوەی قولەی ڕانیەیە کە بە نزیکەی نیوەی ئاوەکەی کەمی کردووە. ئەو ئاوە خۆرسکە نزیکەی لە 65 ئاوی خواردنەوەی شاری ڕانیا دابین دەکات بە زیاتر دابەزینی یاخود وشکبوونی مەترسی قەیرانی ئاو دروست دەکات. چالاکێکی مەدەنی دەڵێت دەسەڵاتداران بێپلان و بەرنامەن سەرەڕای ئەوەی ئێستا هاوڵاتیان بەدەست نەبوونی موچە و خراپی خزمەتگوزاریەوە دەناڵێنن. قەیرانی ئاو دۆخی خەڵک خراپتر دەکات. هاوڵاتیانیش داوا دەکەن پەلە بکرێت لە تەواوکردنی پرۆژەی ئاوی دەربەن. كجاي داقة حكومتك جهيد جور بلاني كينيا حكومتك كأنما وقعشي أو لبراو كأنما أم ملتا أم ولاتا لا أستوي أمنية كروبروي هيج جور بلاني بيج جور بلاني كينيا بروبروي قيران كان فرمو قيراني موتا بردوام قيراني بيرجعوباني إنجا قيراني آويشي بيتسري كأو سرچاوي جان بويا كدقت بدين تيراب مين دبينين كأم لصلاة دارا بنما حكم رانيان تداني بنما وين تدانما وك بين إدارة داني ولاد كان پێویستە حکوومەت خەمی لەبەر بێ بۆ ئایندا بەوەی کە پرۆژەی ئاوی دەربەند تەواو بکرێ و خەمێکی جدی لێ بخورێ و خەم لە بیری تازە بخورێ خەم لە بەندا و بخورێت بۆ ئایندا ئەگەر ئاوانەوێ بەڕاستی بۆ ئایندا ئەو وڵاتە بەتابەت ئەو شاری ئێمە کە شاری ڕانێ تووشی قەیرانێکی گەورە دەبێ و بەڕێوەبەری ئاوی ڕاپەڕین دەڵێت بەتەوابوونی پرۆژەی ئاوی دەربەند کێشەی کەم ئاوی لە ڕانیا چارەسەر دەبێت. هۆکاری سستی تەواوکردنی کارەکانیشی بۆ لاوازی کارگێڕی و دارایی کۆمپانیای جێبەجێکار دەگەڕێنێتەوە. دەتوانم بڵێم گرنگترین پرۆژەیە بۆ ئیدارە ڕاپەڕی کە بە تەواوبوونی ئەو پرۆژەیە بۆ چەند ساڵی داهاتوو ڕزگارمان دەبێت لە بێئاوی ئەگەر حاڵەتێکی نەخوازرا خوا نەخواستە وشکە ساڵی چەند ساڵێک لەسەر یەک دووبارە نەبێتەوە. ئەو پرۆژێش لە کۆتایی ساڵی 2022 دەستی بەکار کردوێتەوە بەڵام کارەکانی سست بەڕێوە دەچن. توانای دارایی و کارژێڕی کۆمپانیا بەڕاستیەکەی لاوازە لە ئاسی تاواکردنی ئەو پرۆژەی دانیە. ئێمەش ڕێکارەکانی خۆمان کردوتە بەر لە ڕێگەی ئیدارە ڕاپەڕین لە ڕێگەی بەڕێوەبەرایەتی گشتی ئەو ئاوەڕێی هەرێم نووسرامان ئاڕاستی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کردووە بە چەند راپۆرتێک کە زانیاریمان پێداون لەسەر پرۆژەکە کە بۆ شێوە بکرێت تەواو بکریان بۆ شێوە کە تەواو ناکرێت لە ئێستادا لە لێکۆڵینەوە داین. ئاوی قولەی ڕانیا زیاتر لە سەدەیەکە بەو شێوەیە کەمی نەکردووە. تاکو ئێستا سەرچاوەیەکی سەرەکی ئاوی خواردنەوە بووە بەڵام ئێستا مەترسی وشکبوونی لەسرە تاکە جێگرەوەشی پرۆژەی ئاوی خواردنەوەی دەربەند بۆ ڕانیەیە کە ماوەی زیاتر لە 20 ساڵە دەست بە دروستکردنی کراوە و تا ئێستا تەواو نەکراوە. هەر جارە و بە پاساوێک پرۆژەکە دەوەستێت. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام ڕانیا.